بەداخەوە دوژمنانی ئەم دینە، دوژمنانی ڕەوشت و ئەخلاق، دوژمنانی شەرم و حەیا، دووڕووەکان، ئەوانەی کە بەڕاستی دوورن لە خوا ناناسن، هانی خوشکەکانمان ئافرەتەکانمان دەدەن بۆ ئەوەی بەداخەوە لەسەر ستەیج لە گەعدە و لە یانەی شەوەکان گۆرانی بڵێن، هانیان دەدەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕێی ئازادی و بەناو ئازادیەوە ئافرەتان فێری ئەوە دەکەن بڕۆنە سەر ستەیجێک گۆرانی بڵێن، بڕۆنە گەعدەکانەوە دابنیشن کە ئەمڕۆ پەیا بووە لە دوژمنانی ئەم دینەوە بۆ ئێمە ماوەتەوە، یانەی شەوەکانمان نوقسان بوو، دەیە هاو سەتەها کێشە و مشکیلەمان هەیە، هەر ئەومان کەم بوو یانەی شەوانمان بۆ دابنرێت، لە ئاهەنگەکان لە بۆنەکان هانی ئافرەتانە دەن گۆرانی بڵێن، ڕەقس بکەن، سەما بکەن، بەڵێ گەنجەکانمان لە خشتە دەبن، بۆی گەنجەکانمان، کوڕەکانمان، گەنج و لاوەکانمان، پیاوەکان لە خشتە ببرێن، بە هەموو ڕێگایەک فەرمانیان پێ دەکەن بە خراپەکردن. بەڵام خوای گەورە بانگ و قامەت وتار و پێشنوێژی لەسەر ئافرەتان هەڵگرتووە، هەڵی گرتووە لەسەریان، وەک پیاوان نین، نە بانگە دەن، نە قامەتەکەن، نە ئیمامەتی دەکەن، نە خوتبە دەدەن، هەڵی گرتووە لەسەریان. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کەسانێکیش پیا بوونە بە ناوی دینەوە، وەڵا ئافرەتیش باوکو پیا و خوتبە بدە. ئەی ئەگەر ئەو ئافرەتێک جەنابی مناڵی بوو ئەبێت 40 ڕۆژ 50 ڕۆژ 45 خوتبە هەر نەیە بۆ مزگەوت، لە مایەکە هەفتەیە هەر بزرە بێ. ئاخر ئیسلام دینێکی جوانە، هەر کەسە و شوێنی خۆی هەیە و ئیشی خۆی هەیە، ئیش تایبەتی خۆی هەیە. بەڵام کاتێک کە خوای گەورە بانگ و قامەتی پێشنوێژی و خوتبەی لەسەر ئافرەتان هەڵگرتووە، بۆچی؟ لەبەر ئەوەی شەرم و حەیا و کەرامەتیان پارێزراو بێت، نەڕووشێت. بەڵام دوژمنانی ئەم دینە دەچن دەڵێن گۆرانی بڵێن. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێت صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صەحیحدا؟ ئەفەرمێت لە ئومەتەکەی مندا چەند سزایەک ڕوو دەدەن، لەیەکونەنە فی هذه الأمة خسف وقذف ومسخ. خوای گەورە کۆمەڵێک لە ئومەتەکەی من بە زەویا دەباتە خوارەوە، ڕۆ دەچن بە زەویدا، وەکو چۆن قارون بە زەویدا چۆ خوارەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و ئومەتەکەی من خوای گەورە بەردبارانیان دەکات، بەردباران، وەکو چۆن قەومی لوتی بەردباران کرد. ئەمە ڕوو ئەدات، لەیەکونەنە بەتەئکید سوێن بەخوا ڕوو ئەدات، پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم. وخوای گەورە لە ئومەتەکەی محەممەدا صلی الله عليه وسلم کۆمەڵە کەسێک شێوەیان دەکاتە شێوەی گیان لەبەر، دەموچاویان دەگۆڕێ، لاشەیان دەگۆڕێ بۆ شێوەی بەراز مەیمون لە باڵندەیەک دڕندەیەک. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کاتێک ئەمە ڕوو ئەدات ئەم سزانەی خوا دێتە خوارەوە بۆ ئەم ئومەتە؟ فەرمووی ئەگەر سێ شتان بینی چاوەڕێکن. ئیذا شەڕیبوا الخەمر، کاتێک کە بینیتان عارق خورایەوە، خەڵکی عارقی خوارد. واتخذوا القەینات، هەر کاتێک بینیتان ئافرەتی گۆرانی بێژ لە ئومەتی مندا پەیدا بوو. وضربوا بالمعازف، کاتێک کە بینیتان تەپڵ و مۆسیقا و گۆرانی لێدرا، ئێستا لە گەعدەکان، لە بۆنەکان، لە یانەکانی شەوانە هەمووی هەرسێکی مەوجودە. لە خەتەرتر لەوە نەک عارق دەخورێت، بەڵکو حەبش دەخورێت، مادە هۆشبەرەکانیش بەکاردەهێنرێ. بۆیە چاوەڕێی سزای خوا بکەین ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. ئاگاداری گەنجەکان بن، گەنجە خۆشەویستەکان، مەڕۆن بۆ شوێنانە، لە خوا بترسن. ئەو کەسانی کە ژن دەهێنن لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، مەڕۆن بۆ شوێنێک ئافرەتان گۆرانی لێ دەڵێن، گۆرانی دەڵێن. شوێنەکە شوێنی عارق خواردنە، شوێنی حەب خواردنە، شوێنی گۆرانی و مۆسیقایە. ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی لێمان کردو، با لەو کەسانە نەبین لەو شوێنەدا خوا بەردبارانمان کە بمان باتە خوارە بەناو زەویە. لە سەردەمی ئیمامی مالیکی کوڕی دیناردا کە یەکێکە لە زانەکانی تابعین ڕەحمەتی خوای لێبێ وشکە ساڵی ڕوویدا، خەڵکی ئەیانوت باران نابارێ،
ئیمامی مالیکی کوڕی دینار فەرمووی خەڵکی سەری سوڕ ماوە ئاڵێن بۆ باران نابارێ، بەڵام من بە پێچەوانەوە سرم سوڕ ماوە بۆچی بەرد نابارێ؟ لە سەردەمی سەحابە و تابعینە من سرم سوڕ ماوە چۆن خوا بەرد بەسەر ئەو خەڵکە نابارێنێ. ئەی باش ئەگەر ئیمام مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوا لێبێ خەڵکی ئەمڕۆی ببینی ئەو سەحابە و تابعینی بینیوە، تابعینی بینیوە ئاوا دەڵێ. ئەگەر خەڵکی ئەمڕۆی ببینێ چی بە خەڵکی ئەمڕۆ دەوت؟ من دەڵێم وەڵا باران تاخیر نەبووە، بەردباران تاخیر بووە، ئەبێ بەرد بەسەر ئەو خەڵکا ببارێ. بۆیە بەداخە ئەوان دەیانەوێت ئافرەتان لە خشتە بەرن، دوژمنانی ئەم دینە مونافقەکان لە گوێکانی ئەوان دەیانەوێت ئەو خەڵکە فەسادکەن ڕێی ئافرەتەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم یەک فیتنە لە دوای خۆم بەجێ نەهێڵاوە بۆ پیاوان لە ئافرەت خەتەرتر و ترسناکتر. ئەمە دوژمنانی دین ئاوا دەکەن. بەخوای گەورە ئێوە دڵسۆز و خەمخۆری ئافرەتان نین، بەڵکو دەتانەوێ لە ڕێی ئازادی ئافرەتانەوە بگەن بە ئافرەتان، بە ناوی ئازادیەوە بگەن بە ئافرەتان. ئەگینا ئێوە خەمخۆر و دڵسۆزی ئەو ئافرەتانە نین، بەڵام دەتانەوێت بە ناوی ئازادیەوە لە ڕێی بەڕێسان بە ناوی بێخاوەنی و بەرەڵاییەوە پێیان بگەن. ئەگینا ئەوان هیچ کاتی دڵسۆزی ئافرەت نەبوونە.